ناوم لافينا دانشتوی شاری سلێمانی و شەوەکارم لە مناڵێم خولیا هەر هەم بووە هەر حەزم لێ بووە. من دەرچووی کۆلێژی هونەر جوانەکانم بەشی شێوەکاری گرافیکم تاو کردووە. بەڵام خۆم حەزم لە هەموو بەشەکانی هونەرە بەڕاستی حەزم لە هەموویەتی لە پەیکەر، سیرامیک هەموویم تاقی کردوتانێ. بە زیاتر حەز دەکەم کە ئەوەی کە تایە باشم شێوەکاری و ڕەسم و تابلۆکانمە کە تایە قوڵ بوومەتەوانێ. من ئەو کاتێک کە زانیم کە دەستی ڕسمم هەیە و ئاشێوەکارم نەچووم مەکتەبەوە تەمەنم ئەوە نەبوو کە بچمە مەکتەب. دایکم بوو تەبەن دایکم زیاتر دیقەتی ئەیە کە ڕستم ئەکەم ئەوێت ئەمە جوانە ئەمە چۆن کردوتە ئەمە لەسەر چی کردوتە ئەوەی زۆر پێ ئەوتم. ئیتر دایکم یەکەم کەس بوو کە پێوتم وێنەکانە جوانە تۆ ئەبی بە شتێک. من حەزم لێ بوو هەموو ستایلەکان تاقیکەم وانەیە یەکەم جار چونکە تۆزێک غەریب بوو ئەم شتانە بۆ من هەموویم تاقی کردەوە سەرم کرد بە هەموویم تاقی کردەوە بزانم کامە تایە باشم چونکە ئەوە باشترە کە تایە لە چیا باشی ئەوە بدۆزیتەوانێ. زیاتر حەزم لە ئەبستراکت ئارت بوو لەگەڵ ئینستەڵیشن زۆر حەز لێ ئەو دوانەم زۆر حەز لێیە. بەڵام بەپێی مروری زەمەن و ئەوەی کە کۆمەڵگا ئەوێ زیاتر ڕایان کێشان بەرە و ڕیالیستیک و ئەو شتانە. من 6 ساڵ بە ئەکادمی تقریبان ئیشم کردو 4 ساڵی زانکۆ ساڵێک مامۆستا بووم لە هەر مامۆستا ئارت بووم ساڵیش فریلانس بووم. ئەمە بە ئەکادمی طبعاً کە ئەوە بێ من زۆر پێشتر خەریک بووم و چوومەتە خولەوانێ سنتەری گەنجان مامۆستا سپاسیەکەم کە زۆر یارمەتییا بووم. ئیتر هەستم کرد مافی ئەوەشم هەیە کە ئیتر ئەویش ستودێکی هەبێ بۆ من چونکە من زۆر دەمەکە خزمەتی هونەرەکەم خەریکم یعنی تای قوڵە بمەوە پیشانی خەڵکی ئەیەم. تر ئەستەکە کاتی ئەوەیە ئەویش چەنەڵی کاردانەیەکی باشی هەبێ بۆ من و وای لێ بێت بتوان بیان فرۆشم. خۆی هونەرمەند کاتێک کە ئیشەکات تەبعاً کاردانەوەی گەلەکەیەتی نەتەوەکەیەتی کە ئەو ئیشانەی کردووە. ئەتە من ئیشێک دروست دەکەم تاکید کاردانەوەی شارەکەمی تایە گەلەکەمی تایە. بەڕای من شتێکی جوانە کە تۆ کاردانەوەی گەلەکە و پیشان بێ لە ژوورێکی ماڵەکەتە هەم بۆ هونەرمەندەکە و سەپۆرتێک هەم بۆ دەرکەوتنی ئەو حاڵێک کە گەلەکەتی تایە. داوا لە خانمە هونەرمەندەکانەکەم کە بەردەوام بن لەسەر هونەرەکە و داوا لە خێزانەکانەکەم کە پشتگیری خێزانەکانیان بکەن بۆ بەرەوپێشچوونی ژنان لە بواری شێوەکاریان.